لاما المصری وەرزشوانێکی فەڵەستینی خەڵقی غەزەیە تەمەنی 21 ساڵە و تەنها یەک خەونی هەیە کاویش بوون بە یاریزانێکی بەناوبانگی بەیسبۆڵ و لە کێبڕکەی نێودەوڵەتیدا بەشدار بێت. لەو کاتەوەی کە منداڵ بووم خولای وەرزش بووم و حەزم لە وەرزشە من هەموو جۆرە وەرزشێک دەکەم تۆپی پێ بەیسباڵ تێنسی مێز بەڵێ من لە گەنجیەوە کاپتنی تیمەکەم و خەونی من گەیشتن و پێشبڕکەیە وەک بەشێک لە تیمی ژنانی غەزە لە پێشبڕکێ وەرزشیە نێودەوڵەتیەکاندا. لە غەزە پیاوان زیاتر وەرزش دەکەن. وەرزشوانانی ژن ڕوبەڕی کۆسپی جۆرا و جۆر دەبنەوە لەوانە نەبوونی شوێن بۆ ڕاهێنان و سنووردارکردنی سەرچاوە و پارە تەرخانکردن. بەڵام بە پێی فدراسیۆنی بەیسبۆڵی فەڵەستینی و سۆفتبۆڵ لە ساڵانی دواییدا ژمارەیەکی زۆر لە ژنان بەشداری لە تۆپی پێ و باسکە و بەیسبۆڵ و تەنانەت بۆکسێنیش دەکەن. کۆمەڵگە و خەڵکی دەوروبەرم زۆر جار پێم دەڵێن کە ناتوانم وەرزش بکەم چونکە وەرزش بۆ کچان نییە. بەڵام سوپاس بۆ خێزانەکەم دایک و باوکم هەروەها باپیرم کاتێک دێتە سەر وەرزش هەمیشە پشتگیری کردوم ئەوان هەمیشە دێن بۆ ئەوەی لە پاڵەوانێتی و پێشبڕکێکاندا دڵخۆشم بکەن. لە ماوەی زیاتر لە 12 ساڵدا میسری دەیان میدالیای لە وەرزشی جۆرا و جۆر لە ناوچەی فەڵەستین کۆ کردوتەوە بەڵام ئەو دەخوازێت کە میدالیای نێودەوڵەتی بۆ کۆمەڵە میدالیەکانی زیاد بکات. بە درێژای ژیانی وەرزشیم ئەو مەدالیانەم پێدراوە ئەوان نوێنەرایەتی بەشی وەرزشی ژیانم دەکەن. ئەم درەختە مەدالیانە چەندین جۆری وەرزشی لەخۆ دەگرێت کە من ڕاهێنان و پێشبڕکێم تێدا کردووە. دوایین پاڵەوانێتی کە بردمانەوە خۆلی بەیسبۆڵی جەوال بوو بۆ کچان بێگومان تیمەکەمان لە پلەی یەکەمدا بوو. بەیسبۆڵ بۆ یەکەمین جار لە ناوچەکەدا لە ساڵی 2017 لەلایەن ڕاهێنەرێکی غەزە بە خەڵقی ئاشناکرا کە لە دواییدا یەکەمین تیپی ژنانی پێکێنا. ئینشاءڵڵا لە داهاتوودا دەتوانین لەم وەرزشەدا لەسەر ئاستی نێودەوڵەتی باشتر بین و کچانی فەڵەستینی لە غەزەوە بتوانن وەرزش و ڕاهێنان بکەن و بتوانین توانا و لێهاتوویەکانمان نیشان بدەین. بەیسبۆڵ 5 یا B5 چەشنێکی شاریە لە یاریەکانی بەیسبۆڵی کلاسیک و سۆفتبۆڵ کە دەتوانرێت لە هەموو شوێنێک یاری بکرێت. شایان پاشا بۆ راپۆرتی فادیشانە دانی ئەمریکا واشنگتن.